پەیامی خوددا بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ پێگەیشتن پێویستە پێشەوایانی ڕۆحی بە بەردەوامی فێرکاریان بکەن دەربارەی پەیامی خوددا کە لە کتێبی پیرۆزدا هاتووە لە کاتی ئاشتی و چۆساندنەوە شەروەها. کاتێک دەڕوانینە ئەم بنەمایە و دەگەڕێینەوە بۆ پێشینەی ئەم نامەیە دەبینین بەڕوونی پەیوەستە بەو نوێژەی کە سوپاسگوزاریەکەی وا پۆلس باسی دەکرد. لە سەرەتای نامەکە ئەو نوێژە دەبینین کە پۆلس بە جیاتی سیلاس و تیمۆساوسیش دەیکات. هەموو کات لە پێناوی ئێوە هەریکێکتان سوپاسی خوددا دەکەین و بێبڕانەوە لە نوێژەکانماندا یادتان دەکەین. بۆچی بە بەردەوامی نوێژیان دەکرد؟ لەبەر کردداری دەرەنجامی باوەڕیان، کردداری دەرەنجامی خۆشەویستیان، خۆڕاگری بنیادنراو لەسەر هیوایان. دوای ئەوە پۆلس نوێژی سوپاسگوزاریەکەی تەواو دەکات. دواتر لە ساڵونێکی 2 بەشی 13دا دەڵێت لەبەر ئەمە واتە لەبەر باوەڕ و هیوا و خۆشەویستی و شوێنکەوتنی ئەیسای مەسیح جا دەڵێت بەبێ بڕانەوە سوپاسی خوددا دەکەین. لێرەدا بەردەوام دەبێت و دەڵێ چونکە پەیامی خودداتان وەک پەیامی مرۆڤ لە ئێمە وەرنەگرت بەڵکو وەکو بەڕاستی وشەی خوددا بێت. لە ڕاستیدا هەر بەو جۆرەیە ئەوەی لە ناو ئێوەی باوەڕداریشا کار دەکات. اینجا دەڵێ سوپاسی خوددا دەکەین لە پێناوی باوەڕ و هیوا و خۆشویستن. بەڵام دەزانین کە ئەو باوەڕ و هیوا و خۆشویستنەی کە تیایەندایە هۆکاری قبولکردنی وشەی خوددایە. ڕاستی خوداییتان قبول کردە وشەی خوددادا. بێ وشەی خوددا تەنانەت نەتان دەزانی باوەڕ و هیوا و خۆشەویستی چییە. بەڵام دەڵێ کە دەبێت بەردەوام بندا ناسینیان بۆ ئەوەی کە لە ژیانی مەسیحیدا گەشە بکەن. وەک ئەوەیە پێیان بڵێ ئێوە تەنها لەبەر وشەی خوددا باوەڕتان بە مەسیح نەکرد بەڵکو وشەی خوددا بەردەوام دەبێت لە کارکردن لە ژیانی باوەڕداران وەکو بنەمایەک بۆ گەشەی ڕۆحی. ئەمەش دەمانبات بۆ ئەم وشە ناوازەیە کە لە نامەی عیبریەکاندا نووسیوێتی. تیایدا باس لە کتێبی پیرۆز دەکات و دەڵێت چونکە پەیامی خوددا زیندووە، کاریگەرە، لە هەموو شمشێرێکی دوودەم تیشترە. ئەمە ژوێنەیەکی زۆر بەهێزدە. دەڵێ نێوانی دەروون و ڕۆح و جومگە و مۆخی ئێسک دەبڕێت. زەحمەتە جیاوازی بکرێتە نێوانی دەروون و ڕۆح. بەڵام پۆلس دەڵێت کە وشەی خوددا لە شمشێری دوودەم تیشترە. نێوان دەروون و ڕۆح دەبڕێت. تەنانەت ئەگەر ئێمە سەخت بێت لە لامان جیاوازی نێوانیان بکەین. نیازی بیری دڵ جیا دەکاتەوە. ئەمەیە هێزی وشەی پیرۆز. بۆیە گرینگەکە بەردەوام بین لە فێرکردنی پەرتووکەکە. چونکە وشەکانی گوتاربێژ و قسە فەیلسوفەکان و بیرۆکە جوانەکانی هەندێک خەڵک نابنە هۆی گەشەی ڕۆحی. تەنانەت ئەگەر ڕاستیش بڵێن. بەڵام ڕاستیە بنەڕەتیەکانن کە سەرچاوەکان کتێبی پیرۆزە. ئەوەیە کە بەگشتی گەشەی ڕۆحیمان پێدەدات. بۆیە پۆلس دەیزانی دەمرێت و لە زیندانی ڕۆمادا بوو. دوانامەی بۆ تیمۆساوس نووسی. وتی تۆ هەمیشە لەگەڵمدا بوویت بەڵام دووبارە هانت دەدەم. وشەی خوددا ڕابگەێنە. ئامادە بە لە کاتی گونجاو و نەگونجاو خەڵکی ڕاستە ڕێ بکە. سەرزەنش بکە وریان بەرز بکەرەوە. ئەمەش هەمان ئەو وشانن کە بۆ ئەو لە کلیساکانی نووسی بوو کە دای مەزراندن. ئێمە وەکو باوک فێرمانکردن و هانماندان. چونکە بناخەی دەسەڵاتمان چییە؟ بناخەی سەرزەنشکردنمان یاخود هەوڵی ڕاستکردنەوەی کەسەکان چین؟ وشەکەیە کە بنەڕەتە بۆ سەرزەنشکردن و هاندان و ڕاستکردنەوەی چونکە خواستی خوددا لە وشەی خوددادایە. پاشان دەڵێ بەو پەڕی پش و درێژی و هەوڵی فێرکردن چونکە کاتێک دێت خەڵک بەرگەی فێرکردنی دروست ناگرن. ئایا دەتوانن ئەمە لە کللتوری ئەمڕۆماندا ببینن؟ بەرگەی فێرکردنی دروست ناگرن. واتای ئەمە چییە؟ بەڵکو بە گوێرەی ئارەزووی تایبەتی خۆیان هەڵسو کەوت دەکەن. ئەمەیە هۆکاری دوورکەوتنەوەی کەسەکان لە وشەکە. مامۆستا کۆ دەکاتەوە تاکو و خەتولکەی گوێیان بدات. ئەمەش مەیلێکی ناخمانە. ئەگەر ئاگامان لێی نەبێت ئەوە لە پێمان دەڵێ کە دەمەوێت ببیستیت نەک ئەوەی پێویستم پێ بتبیستم. بۆ ڕاستی گوێیان دادەخەن بەڵام بۆ ئەفسانە لای دەدەن. ڕاستی چییە؟ ڕاستی ئەوەیە کە دەربارەی ئەیسای مەسیحەوە دەیزانین لە کتێبی پیرۆز. تەواوی چیرۆکی قوربانیدان کە بە دەوری مەسیحەوە دەسوڕێتەوە کە لە جەستەی مرۆڤدا هات و نوێنەری خودای باوک بوو. ئەو هیوایەمان پێ نەناسێنێت کە لە مەسیحدایە. ڕاستی چییە؟ سیانەی خودای باوک و خودای کوڕ و خودای ڕۆحی پیرۆزە یەک خوددا لە سێ ئیقلۆمدا. ڕاستی چییە؟ ئەوەیە کە ئێمە دەبێت بە نعمەت بە باوەڕ ڕزگار بوون. ئەوەش لە ئێمەوە نییە بەڵام بەخششی خوددایە. ئێمە کاری دەستی ئەوین و لە ئیسای مەسیحدا دروست کراوین بۆ کردداری چاکە. ئەوەیە کە بە باوەڕ و هیوا و خۆشەویستیەوە بژین جا زیاتر و زیاتر شێوەی ئیسای مەسیح وەربگرین. ئەمڕۆ بەداخەوە خەڵکێکی زۆر لە ڕاستی دوور دەکەونەوە. بەڵام سپاسی خوددا دەکەین کە پەرتووکی پیرۆزمان لەبەر دەستایە کە شتێکی ناوازەیە. کاتێک بیر لەو شێوازە دەکەینەوە کە بەهۆیەوە ئەمڕۆ کتێبی پیرۆز لەبەر دەستماندایە. اینجا دەزانین کە لە سەدەی دووەمەوە دوای ئەوەی نێردراوان بۆ شکۆ کۆچیان کرد
ئەم نامانە جیاجیا بوون وا دیارە بۆ نمونەیەک خەڵکی سالۆنێکی نامەی ئەفەسۆسیان نەخوێندوتەوە لەوانەیە نامەی فیلیپینیان خوێنبێتەوە لەبەرەوەی کە لەیانەوە نزیک بوون بەڵام باوەڕداری زۆر هەبوون کە نامەی ڕۆمایان نەخوێنبووە نیان نەتوانی بیخوێنەوە بەڵام گویان لێی بوو چونکە بە دەستنووس نووسرا بووە بۆ خەڵک نەدەخوێندرایەوە ئەوە تا سەدەی سەیەمیش بەردەوام بووە تا ئەو کاتێکە هەمووان ڕێککەوتن کە ئەم نامانە وشەی خوددان لە پەیمانی نوێدا کۆکرانەوە لە نیسیا لە بەردەستماندان کە 26 سیپارە لە خۆ دەگرێت و باوەڕمان هەیە کە وشەی خوددان ئەگەر بە دوواداچوون بۆ مێژووی سەدەی چوارەم و پێنجەم و شەشەم بکەین لە دوای ئەویش چاخە تاریکەکانەکە نزیکەی 1000 ساڵی خایەن هەروەها نابودکردنی مەسیحیەت لە چاکسازیەکەی سەدەی یا 16هەمدا ئەمڕۆ بە چاکەی ئەو کەسانەی کە ژیانی خۆیان بەخت کرد وەکو ویلیام تێنداڵ کە سووتێنرا لەبەر ئەوەی کە کتێبی پیرۆزی وەرگێڕابەوە بۆ زمانی ئینگلیسی ئەمڕۆ تەواوی کتێبی پیرۆزمان لەبەردەستایە جا دەتوانین خواستی خوددا بزانین پرسیار و تێڕامان بۆ پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە چۆن ئەم بنەمایانە دەپەڕێنیتە ئەمڕۆکە زۆرێک لە کەنیسەکان پەیوەندیان بە گوتار و فێرکردنی سەرڕاستانەی کتێبی پیرۆزەوە نییە تەنانەت لەوانە کە باوەڕیان هەیە کە کتێبی پیرۆز وشەی خوددایە کە لە خودداوە بە سروشەوە هاتووە ئەگەر پێشەوا ڕوحیەکان ئاگیان لێ نەبێت دەبین بە بێدەنگ بین لەو دۆزانەی کە خوددا بەڕوونی مامەڵەی لەگەڵ دەکات بۆچی بۆ ئەوەی خەڵکی هەراسان نەکەن بیر لەوە بکەنەوە کە پەرتووکی پیرۆز وەکو ڕاستی ڕای دەگەینێت دواڕوانینە ئەو کەش و ڕەوشەی کە بەهاکان بە ئەمڕۆ دەدەن لە ژیانتان بینیوتانەکە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی یان تەنانەت بەرنمەیەکی ڕابواردن بەڕێوەچێت بڵێت کە پەیوەندی ژنومێردایەتی پێش هاوسەرگیری تش بەخواستی خوددایە ئەوە باسی ئەم بابەتە بکات بە دواکەوتوو لە قەڵەم دەدرێت وا دەبینین کە لە واقعدا ناکرێت ئەگەر باوەڕت بە ڕەوشت و ئەخلاقەکانی کتێبی پیرۆسەیە ئەوێ بڕوات بەوەشە بێت کە پەیوەندی لە دەرەوەی پەیوەندی ژنومێردایەتی ڕێگە پێدراو نییە لەلایەن خودداوە ئەگەر ئاگامان لێ نەبێت دەبینین خۆمان دوور دەگرین لە قسەکردن لەسەر ئەم بابەتە جا باسی ڕزگاری دەکەین بەبێ باسی پیاک و پیرۆزی ئەویش ئەوەیە کە ئێمە دەگۆڕدرێن و دەبینە هاوشێوەی ئیسای مەسیح ئەوەش ئەوانەیە لە ئەو پەڕی مەترسی بێت و ببێتە هۆی پێنەگەیشتنی کلیسای ئیسای مەسیح پێویستمان بەوەیە شوێنکەوتەی نمونەی پۆلس بین وەکو مەسیح وەکو باوکێک ڕەفتار بکەین هەروەها وەک دایکێکی خۆشەویست و بەسۆزیش دەتوانین بە خۆشەویستیەوە ڕاستی بڵێن بەڵام پێویستمان بەوەیە ڕاستی بڵێن چونکە ئەگەر ڕاستی بە خەڵک نەڵێن ئەوان ناگۆڕدرن لەبەرەوەی کە ڕاستیان نەناسیوە کە کتێبەکەشی نەکەینەوە ئەو ساشتێکی دیکە دەکەن پەیامەکە بە دیدێکی ناتەواو پێیان دەگات ئەوەی لێی هەڵدەبژێرن کە خۆمان دەمانەوێ بۆ نمونە هەندێک لە قەشەکان کە گوایە باوەڕیان بە کتێبەیە وشەی گوناح بەکار ناهێن دەڵێن وشەیەکی هەراسانکەرە دەبێ نەرێنی نەبێ باسی گوناحە ناکەن باشە خەڵک چۆن بزانن کە پێویستیان بەڕزگار بوون هەیە ئەگەر نەزانن کە هەمویان گوناهیان کردووە پێویستیان بە شکۆی خوددایە ئەگەر نەزانن کە کرەی گوناحە مردنە جاگەر وەکو پێشەوانی ڕۆحی هۆشمەند نەبین لەوانێت دوور بکەوینەوە لە بیرۆکەی گوناح یاخود ئەنجامەکانی گوناح هەروەها بیرۆکەی وێڵبوون بەبێ ئیسای مەسیح بنەمای ئەمڕۆ زۆر گرینگە پێویستمان بەوەیە کە پێی بژین تا ئەو ڕۆژەی کە تیایدا ئیسای مەسیح دەگەڕێتەوە بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ پێگەیشتن پێویستە پێشەوایانی ڕۆحی بە بەردەوامی فێریان کە دەربارەی پەیامی خوددا کە لە کتێبی پیرۆز داهاتووە لە کاتی ئاشتی و تەنانەت چەسانەوەشدا